سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاو هاژە سڵاوکار خۆشحاڵین ئەمڕۆ لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لە بەیانێکی تازە لەگەڵتانین دەزانین کەشەکە گەرمە چەند ڕۆژێکی دیکەشی هەر گەرما ماوە بەڵام هیوادارم ئەم گەرما زۆرە کاریگەری لەسەر ئینێرژی و وزە و هێستان نەکات بۆ هیوایان بەرگە بگرین هەمومان بەهێز بین بۆ ئەوی ڕۆژێکی خۆشمان هەبێ ڕۆژێکی باشمان هەبێەوە دەستپێکی ڕۆژەکەشمان بە ئینێرژیەوە بێ بە خەندە بێ بە بەخشینەوەی خۆشەویستی بێ. ئەم بەیانێش خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەی بینەر و بیسەرانمان بۆ هیوایم کە لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش دەست پێ بکەن و کاریگەری گەرما لەسەرتان نەبێت هەرچەندە زۆر بەمان ئیش و کارەکانمان ناچاری کردوین کە بچینە بەر گەرماکە بەڵام بۆ هیوایم کە هەمووتان پارێزراو بن لە سەرەتای پرۆگرامەوە هەندێک لەو بابەتانەتان پێ ئاشناکەین کە ئامادەمان کردووە. لە کرماشانی ئێران هاوڵاتیەک 45 ساڵە خەریکی کۆکردنەوەی کاسێتی سیاچەمانەکانی عوسمان هەورامی و دەڵێت 1200 کاسێتم کۆکردوێتەوە. نەشتەرگەری جوانکاری بووەتە مۆدێکی سەردەم. ئەمڕۆ باز لە پێداویستی نەشتەرگەری جوانکاریەکەین و ڕێنمایی تەندروستیتان پێ دەدەین. دیداری هونەری ئەزمەر لە شاری هەولێر بە بەشداری هونەرمەندانی کورد و عەرەب بەڕێوەچوو. بەهۆی قەیرانی ئابووریەوە لە لوبنان پیشەی پینەدۆزی دەگەڕێتەوە ڕیزبەندی پیشەباوەکان. پێشمەرگەیەکی دێرین لە شەقڵاوە دوای کردنەوەی نۆ پێشانگای تایبەت دووبارە دەستی بەکارەکانی پەیکەرتاشی کردوێتەوە. لە پارێزگای کرماشای ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەست پێەکەین بابەتەکە هەم هونەریە میوزیکیە ئەویش باسی و هاوڵاتیاکەین کە 45 ساڵە کار و ژیانی ڕۆژانی تەرخان کردووە بۆ کۆکردنەوەی گۆرانیەکانی و وێنەکانی هونەرمەند عوسمان هەورامی. زۆر سەیرە ینی هەمومان خۆشەویستیمان بۆ شتێکەیە بۆ کەسێکەیە بۆ هونەرمەندێکەیە بۆ یاریزانێک ینی هەر شتێک بێت بەڵام ئەمەیان تەمەنی زۆر درێژە ینی 45 ساڵە بە بەردەوامی خەریکی کۆکردنەوەی کاسێتەکانە ئەمە لەلایەک هاژە لەلایەکی دیکە ینی سیر دەکەن بەرهەمی و هونەرمەندەکانی پێشووترمان ئەوەندە زۆر بووە ینی ئەگەر ئەو کادوەکو ئێستا با بڵێن تەکنەلۆژیا هەبە ئامێری تۆمارکردنی دەنگ و ئەمانە هەمووی تۆکمە بە ئێستا بەرهەمەکانیان هەمووی سەروی 1000 بابەتی هونەری بووە ئەمە تەنیا 1200 کاسێت ینی ئەگەر هەر کاسێتی 6 گۆرانی بێت زۆر زۆرە بەڵام خۆتەڵێ و کات نە ڕکۆردەرێکی باش هەبووە نەستودیۆکی زۆر پرۆفشنال هەبووە بەڵام لەگەڵەوەشدا هونەرمەندانی و سەردەمە بەرهەمێکی زۆر و باشیشیان هەبووە یان ئێمە قسەی ئێمە نییە ئەمە چەندین کەسی شارەزا و پسپۆر لەو بوارەیەڵن کە بەرهەمەکانی ئەوان لەگەڵەوەی کە ستۆدیۆکی باش نەبووە بەڵام لە ڕووی ڕیتم و میوزیک و دەنگیان زۆر تایبەت و گەورە بووە یاخود دەنگی خامیان هاژە بۆ دەنگی خامیان بەبێ دەستکاری ینی بەبێ هیچ فلتەرێک بە باشترین شێوە داهاتە ناوجێمان وایە دەنجی ئەسلی خۆیان وە دەنگێکی پڕ و خام بوو بابەیەکەوە ببینین بزانین ئەم هاوڵاتیە کە 1200 کاسێتی لە بەرهەمەکانی عوسمان هەورامی کۆکردوێتەوە خۆشیەڵێ هەموو ڕۆژێ بە بەردەوامی لانی کەم گوێ لە 10 کاسێتی و هونەرمەندە ئاگرێت. لە گوندی نۆریاوی نزیک شاری پاوەی ڕۆژهەڵاتی کوردستان ماڵێکەیە کە ڕوو لە هەر سوچێکی بکەی شتێکی پەیوەندیدار بە هونەرمەندی ناوداری هەورامان عوسمان هەورامی لێدەدۆزیتەوە. تاهیر وەلەدبەگەی کە خاوەنی ئەو ماڵەیە و تەمەنی 64 ساڵە 45 ساڵە خەریکی کۆکردنەوەی بەرهەمەکانی مامۆستا عوسمان هەورامیە و ماڵەکەی خۆی ناوە هونەرسەرای عوسمان هەورامی. ئەو لە ماوەی ئەم 45 ساڵەدا شار بە شار و گوند بە گوند بە شوێن بەرهەمەکانی عوسمان هەورامیدا گەڕاوە و لە ئەنجامدا 1200 کاسێتی ئەو هونەرمەندەی کۆ کردوێتەوە. من لە 56 و حتا ئیسۆ شاید دەها شار و 500 ئاوەگی لەم سێ ئوستانە گەڕیاوم هەڵەبجە و
سنە و کرماشان و شوێنی کاستیکە عوسمانە دێ بە دێوماڵە ماڵ نە گەرما و نە سەرما من فرە بۆ مهم نەوگە هەر ئەوە مهموگە کاستێوە دەست بێرم خۆشترین لەزەتیشی وە من داوێت ئەوە گەسە کاستێکم گەیوێتە دەست خۆم نەموێت حەزم لێ کردووە. مام تاهیر کە نەخوێندەوارە بە هاوکاری کچەکەی لیستەی هەموو کاسێتەکانی بە هەموو وردەکاریەکانی پەیوەندیدار بەو کاسێتانەوە لە دەفتەرێکی گەورەدا تۆمار کردووە بۆ ئەوەی بە ئاسانی بتوانێ گۆرانی دڵخوازی خۆی لە ناو 1200 کاسێتدا بدۆزێتەوە. وەلی من هەر یەک کاسێت ئالەم دەفتەرە یەک شمارم بۆ ئینتیخاب کردگە تاریخ و ساڵ و نوعی گۆرانی و تا غایەتە کەیفیەتی شریتەکەچم مشەخەس کردن. ئەمە ئینی ئەوەسەیەتر من ئەگەر کاستێکم دەست بکەوێ بە مەعزیەوە هەڵم خست ئەزانم لەم من هەسم یانێسم. ئەم دەفتەرە 1200 کاستیواتە یەک دانەی تیکراری نییە. ئەو جیا لە کاسێتەکانی عوسمان هەورامی ئەرشیڤێکی ناوازە لە وێنەکانی ئەو هونەرمەندەشی لە ئەلبۆمێکدا کۆ کردوێتەوە. خۆی دەڵێ هەر وێنەیەکی عوسمان هەورامی تێدا نەبێ لە ناو ئەلبۆمەکەیدا جێی نابێتەوە. ئەمەمە ئەلبومە عەکسانێکی وانتیا ئەشێ و عەکسانە ئەگەر دەنەفەرون 5 نەفەرونێکێکیان حتمەن کە عوسمانی تیاوێت. ئەسکی بێ کە عوسمان لەم ئەلبومان نییە. شاید 200-300 عەکسی تیاوێ لە قەدیم و لە جەدید. هەر عەکسە 10 نەفەرە 20 نەفەرە شوێکێکیان حتمەن کە عوسمانوێ ئەسکی بێ کە عوسمانی تیا نییە. مام تاهیر هەموو ڕۆژێ بە بەردەوامی گوێ لە لانی کەم 10 کاسێتی عوسمان هەورامی دەگرێ و هیچ وشەیەکی عوسمان هەورامی نییە کە ئەو بیبیستێ و نەزانێ لە کام کاسێتیدایە. خۆشەویستی ئەو بۆ عوسمان هەورامی وای کردووە لە پارێزگاکانی کرماشان و سنا هەر کۆڕ و فێستیڤالێک بۆ عوسمان هەورامی بگیرێ مام تاهیریش وەک میوان بانگ دەکرێ و بەهۆی کۆکردنەوەی ئەم ئەرشیڤە بە نرخەش لە چەندین فێستیڤالی مۆسیقا خەڵات و ڕێزلێنانی پێدراوە. کامیل وۆکانی، کوردستان 24. بابەتی دواتر ماویستم بڵێ پرسم بزانم حەزەکەی نەشتەرگەری بە حەز نا بەڵام بە پێویستی ئەگەر پێویست بکە بۆ نایانێ شتێکی نۆرماڵەوانە یانەی مرۆڤ چەند گرنگی بە خۆی بدە خۆ خراپ نییە باشە بەڵام پزیشک بۆ دیاری بکە نەک لە خۆتەوە ڕۆژانە بەردەوام 3 کاتژمێر 4 کاتژمێر سەیری ئاوێنە بکەی ئێرەم تەواو نییە ئەوەم مەزبوط نییە ئەوەم نازانم چێتی لە کاتێکدا هیچیشت پێویست نەبی وایە ڕاستە کەواتە با لەسەرم بابەتە بزانین تا چەند گرنگە و پێویستە چ کاتێک نەشتەرگەری جوانکاری پێویستە یاخود چاولێکەریە تەنها ترێندێکە و خەڵک حەزەکاوەکو یەک بن هەمویان لێک بچن لەسەرم بابەتە دەوەستین و گفتوگوی زیاترەکەین با سەرەتا ئەم بابەتە ببینین دواتریش زیاتر گفتوگوی لەسەرەکەین. زۆرن ئەوانەی کە لە بەشێکی جەستەی خۆیان ناڕازین و دەیانەوێت بە شێوەیەکی جوانتر و ڕێکتر دەربکەون. لە ڕووی زانستی دەروونناسیەوە ئەو کەسانەی کە لە شێوەی خۆیان ناڕازین دەخرێنە پۆلینی نەخۆشیە دەرونیەکانەوە. لە هەمان کاتدا کەسانێکن کە پێویستیان بە نەشتەرگەری جوانکاری هەیە بەهۆی لەدەستدان یان شێوانی بەشێکی دیاری زەستیان. هەندێک کەس نیگەرانن لەبارەی ئەوەی لوتیان ناڕێکە، پێکەنینیان چەماوە و ناشرینە، لێویان ناڕێکە یان هەر تایبەتمەندیەکی تر. هەروەها هەندێکیان پێیان وایە ئەو زیبکە و مۆزیادانەی لەسەر ڕوخساریان هەیە زۆر زیاتر لە ئاستی خۆی دەردەکەوێت و
زۆرێکیش ترسیان هەیە کە تەواوی شێوەی جەستەیان پەسەندکراو نییە و ناشرینە. لە توێژینەوەیەکی ناوەندی ASPS ئەمریکی دەرکەوتووە کە نەخۆشی ڕازی نەبوون بە شێوەی جەستە کاریگەری لەسەر نزیکەی لە سەدا 4 بۆ لە سەدا 7 ڕێژەی دانیشتوانی ئەمریکا هەیە و کەسانی تەمەەن 15 بۆ 30 ساڵ زیاتر تووشی ئەو نەخۆشیە دەبن و زیاتریش لە ڕەگەزی مەی نەداباوە. بەپێی داتاکان مەکسیک لە ڕیزبەندی یەکەمی وڵاتان دێت کە زۆرترین ڕێژەی نەشتەرگەری جوانکاری تێدا ئەنجام دەدرێت و لە ساڵێکدا نزیکەی 1.5 ملیۆن نەشتەرگەری تێدا ئەنجام دەدرێت کە دەکاتە ڕێژەی لە سەدا 13 پۆینتێکی جیهان. لە ڕیزبەندی دووەمدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە ساڵانە 1,350,000 نەشتەرگەری جوانکاری تێدا ئەنجام دەدرێت کە دەکاتە نزیکەی لە سەدا 12 ڕێژەی جیهانی. لەسەر و بابەتانی کە دیاریەکەینەوەی کەینە تەوەری سەرەکی پرۆگرامەکە هەڵبەت کەسانی شارەزا وە پسپۆڕی تایبەت لەو بوارەدا ئێمە میوانداریەکەین هەر وەک چۆن ئەمڕۆژ میوانداری دکتۆر سەرمەد نووری سادقمان کردووە کە پزیشکی پسپۆڕە لە نەشتەرگەری جوانکاریدا و لە ستۆدیۆی ناوەند میوانی ئێمەیە. بەخێر هاتی دکتۆر، بانیت باش. بەخێر بێ. لەوە دەست پێ بکەم ئەگەر من لەو تەنیشتە سەیری من بکەین من وا سەیری کامێرا دەکەم. لوتم پێویستی بە نەشتەرگەری هەیە یان نیەتی؟ بەڵێ خۆی بەڕواڵەت ئێمە بەڕواڵەت وەک پزیشک لە کلینیکەکان کە دانیشین ئێمە ناتوانین لە خۆمانەوە قسەیە بکەین یان نەخۆشی بێتە ژوورە و تۆ ئەوەت هەیە ئەوەت هەیە ئەوەیان تێ لەبەرەوەی ئێمە شتەکڕین نەشتە فرۆشین ئەبێ لەو ناوەڕاستە بزانین ئەو کەسێک کە دێتە لامە پێویستی بە پشکنین هەیە بزانین ئەو گرفتەکانی چییە ئەبێ لە گرفتی ئەو بپرسین یەکەم جار نەک بێتە ژوورە بڵێ چیم پێویستە و چمەوێ بیکەم. ئێمە ئەوە دەبینە وەکو دوکانێک شت بفرۆشی هەرچی هات شتێ بکڕی بباتن. بەڵام پزیشکە بە پسپۆر بی و دەبی زۆر زیرەک لە تشخیصکردن و تهدیدکردنی مش ئەو گرفتانێکە ئەو نەخۆشە دێتە لای. مثلەن دێتن بۆلووت تێ تۆ پێڵووی چاوی پێوەکە یان بۆ پێڵووی چاوی تۆ مشکلەی باسی لوتی بۆ بکەی. ئەوە جۆرێ لە عدم مصداقی دروستەکە وەکڵین باوەڕ بەیەک نەبوونە لەلایەن دکتۆر و لەلایەن نەخۆشەکە لای مشتریەکە. ئێمە لەناو لە پزیشکی جوانکاری ئەڵێن مشتری زیاتر نەک دکتۆر چکە ئەو کەسە نەخۆش نەک لەبەرەوەی ئەو کەسی دێتە لامە زیاتر شتی ئیزافەی دەوێت شتی زیاتر نەخۆش نییە. باشە کەواتە ئەمە بۆتە چاولێکەری یان بەڵێ خۆی بەشێکی زۆری نەشتەرگەریەکان ئەتوانین پۆلینیکەن بۆ سێ بەش هەمووی. بەشی یەکەمیان ئەو بەشەیەکە پێداویستە کە لە لایەنی دەرونی چارەسەرەکە بەشێکی لایەنی وەزیفی چارەسەرەکە وەکو هەناسەیە وەکو داکەتێنی پێڵی چاویە وەکو با بڵێن لە ئافرەتان دوای لەدای منداڵ بوون و لەدایک بوون و ئیتر هەموو نەشتەرگەریانێکە پێویستە ئافرەت چاشی کاتەوە یان هەنێ جار حتە پیاوەکانیش ئەوانێک کە کێشیان بەرزە دایەگرن دوای ساڵ و نیوە لە داگرتنی ئەم کێشە ئەو پێستێک کە بەیانەمێنێتەوە هەموو کێشە لە دژی کێشی زەوی ئیشەکە ئیتر کە ڕایەکێشی تەسی لەسەر ڕڕی پشتیەکە ئیملی پشتی ئیترە بێتە دەرەنجامی کۆمەڵی گرفت. ئێمە ئەوانە بە پێویستە زانین نەشتەرگەریان بۆ بکەین کە چارەسەری بەشێ لە گرفتەکانیانەکە ئەوان بەشێکی تر ئەو جۆرە خەڵکانن کە چاولێکەرین زیاتر ئەوانی لە سوۆشیال میدیا ئەبینن و حەزەکە شێوازی ئەو بگرێ حەزەکە وەکو ئەو شێوازی جوانتر بێ و بەرچاوتر بێ. ئەمە جۆرێ ئەم جۆرە بەشە عادەتە محاولە دەکەین لەگەڵیان نفسیان ڕایانگرین زیاتر ئەگەر بکرا مەسەن لە دەرەوەی وڵات ئەیان نێرم بۆ کلینیکە سایکۆلۆژیەکان پێش وەختە ئامادەیانەکەن ئامادەیە بۆی ئەم جۆرە نەشتەرگەری بکە یان نەوەک دواتر لە داهاتوودا گرفتی بۆ دروست بێ نەفسیان و بۆ گرفت بۆ پزیشی شەروەتر. بەشێکی کەمیان کامە زیاتر لە بابڵن لە ئەمریکاوە هەیە لە لای ئێمە نییە باو نییە ئەو جۆرە نەشتەرگەری غێر تەبیعی غێر بیان با بڵێن وارد نییە لە ناو کۆمەڵگەی مثلەن گۆڕینی جنسە یان شێوازی تەقلیدکردنی شێوەک لە شێوەکانی
بەشە لە مرۆڤەکانیان بەهانێ هەیە تەقلیدی بەشە لە حیواناتەکە قەزدم ئەمەیان جۆرێکی زۆر کەمە ئەو شکور نەگەشتۆ بە ئێمە ئێمە لەبەر شکر لەبەر عادەت تەقالید و لەبەر دانونەتیمە خۆمان مەجای ئەو شتانە نادە زیاتر بگەینەوە دکتۆر ئێستا پێم وایە پسپۆریەکەی ئەوەی کە جەنابەت هەتا زۆر بووە ینی لە شەقامەکانی پزیشکانیان لە هەر کوچە کۆڵانێک دەڕۆی ڕەنگە بەرچاومان بکەوێت دکتۆر فڵان بۆ جوانکاری پێست و هەموو ئەو بابەتانێک کە پێیوەستەوە و پسپۆری جەنابەتان هەیە بەڵام من کە پێویستم پێێتی یان حەز دەکەم دەمەوێت جوانکاریەک بکەم چۆن بتوانم یان بزانم پزیشکێکی باش هەڵبژێرم وەکو ئەوەی ڕێزم هەیە کە دەگوترێت نەڕۆمە لای قەسابێک بڕۆمە لای پزیشکێک بەڵێ ئەو پرسیارەت زۆر گرنگە ئێمە حەزەکەن زۆر زەختیشی لەسەر بکەینەوە بۆ بینەران چونکە زۆربەی زۆری ئەو کەسە ئەو نەخۆشانێک کە گرفتیان هەیە لە دوای نەشتەرگەریەکان دەرەنجامی هەڵنەبژاردننی پزیشکێکی ڕاست بووە یاخود پزیشکەکە پسپۆری هەبوو بەڵام لەو بڕگەیە لە نەشتەرگەریەکان بلیمەت نەبووە لە دەرهینانی ئەو ئەنجامی کە مشتەریکەوێ بەشێکی کەمیشی ئەوەیە ئەو نەخۆشە خۆی نەفسیان دەرونی وەکو نەخۆشی دەرونیش توش بووە لای ئافرەتان تۆزێ میسالیەت و پەرفێکشن تۆزێ دەورە بینێ ئیتر هەڵبژاردننی پزیشک شتێکی زۆر گرنگە زۆر جار هەیە لە جۆرە نەشتەرگەریەک سوچار بەش با بڵێن اختصاص ئیشی لەیەکە با بڵێن نەشتەرگەری لوت پزیشکمان هەیە نەشتەرگەری جوانکاری ئیشی لەیەکە پسپۆری قورگ و جێولوت ئیشی لەیەکە بەگشتی زیاتر ئەو دوو پسپۆری ئیشی تیاکەن هەنێ لە ئەوروپا جگە لە ئەمریکا مەسەن پسپۆری دەم و شێولک ئیش لە لوتەکەن بەڵام هەڵبژاردننی ئەم پزیشکە بگەڕێتەوە بۆ خودی زیرەکاتی نەخۆشەکە مشتەرێکە ئەبێ بچێ بخوێنێتەوە ئەبێ بچێ بپرسێ ئەنجامی نەشتەرگەریەکانی فلان دکتۆر بپرسێ متابعەکە ئێمە هەمومان ڕەفیقین هەموو بەیەکەوەن بەڵام کامە زیاتر دەرەنجامە چێداتێت دەروون و نەفسیان مرتاحبیتم باشبی زۆر گرنگە هەڵبژاردننی پزیشکەکە باشە دکتۆر ئێستا منیان بۆ لای تۆ ئەڵم من پێویستم بەوە بەوە بەوەیە تۆ تا چەند لەبەر کار و پیشەکەت ڕێگە بە خۆتەیە کە هەموو ئەوەی من داوایەکەم بۆم بکەی یاخودنا ئەوەی کە پێویستە بۆم بکەی یان چۆن دیارەکەی کە من چیم پێویستە ئایا تەمەەن ڕەچاوەکرێت و جگەلەوە کار و پیشەکەم ڕەچاوەکرێت هەموو ئەمانە ئێوە چۆن ئەیگەێنن بە مشتریەکانتان با بڵێن زۆر گرنگە ئێمە بزانین پۆلینی ئیشەکانمان بکەین وەک پزیشک و پۆلینی نەخۆشەکە بکەین کە دێتە لامان وەک نەخۆش پزیشک ناتوانێت هەموو شتێ بکە با بڵێن پسپۆری نەشتەرگەری ناتوانێت هەموو ئیشە ئەنجام بە با بڵێن لە کاتێک نەشتەرگەری لوت بکە لە کاتێک نەشتەرگەری پێڵوی چاوکە چاوری دەرکردن لە عین کاتدا لە ناو کلینیک دەرزی لێ بدە بۆ تۆکسکات جیهازەکان بەکاربێنێ ئەمە بە یەک پزیشک دەرن ئەو ئەنجام نادرێت ئەبێ ئەو پزیشکانە خۆیان یەکلاکەنەوە هەموو شتێ نەکەن تەشخیصی ئیشی تایبە ئیشی خۆیان بکەن لە بوارە لە بوارەکان بۆی سەرکەوتوو بن ئەمە مانایوە نییە نابێ بیکەن ئەمە تەشجیعەکەین وەکو پزیشک من تەشجیعیانەکەم کە هەڵبژێرن بەشە لە ئیشەکان هەڵبژێرن ناکرێت ئەو بکەی وکەی ئەوانی تر مەجای ئەوانی تر نەدەی ئەمە یەک دوو کە دێ نەخۆشتێتە لامان پرسیارەکە ئەڵێ من پێویستیم بە چییە تو نابێ بڵێ ئەوەت پێویستە ئەوەت پێویستە دەبێ بە بڵێن زانستیانە بۆی بچی هەڵی بژێری چی پێویستە و چی پێویست نییە چ شتێ دەرەنجامەکەی باشە بێ چ شتێ دەرەنجامەکەی خراپە بێت چکە تۆ دلایانی دەرونی نەخۆشەکە ئەبێ ڕەچاوکەی 100% دواتر تەمەەن زۆر گرنگە هەر نەشتەرگەریە تەمەنێکی خۆی هەیە مەسەلەن یەک دێت تەمەنی لە 18 بۆ 25 ساڵە نەشتەرگەری لوتەکە زۆر پێوە دیار نابێت کۆمەڵگە نایناسێ کە بە لوتێت نوێ ئەچێتە ناو کۆمەلگا و بۆ نوعات بۆ شێوازە تعریفە بێ بەڵام نەفەرێ هەیە تەمەنی 35 ساڵە دەوری 15 ساڵ خەڵک بە شێوازە بینیوێتی ئێستا لەپڕێ شێوازەکەی ئەگۆڕێت تۆزێن نەشازە بێ ناڕێکە بێ لە ناو کۆمەڵگا بێ ڕەچاوی تەمەنکەین و زایدەن شتێ گرنگە زۆر مهمە باسیکەین ئەویش ئەو نەخۆشیانێک کە لەو نەخۆشە هەیە بزانین چی هەیە زەختە سوکەریە
با بڵێن غودەی هەیە ئەبێ ڕەچاوی ئەوانە هەموو بکەی اینجا قەراری ئەوە بدەیت دواتر دوجار عملیاتی نەشتەرگەری پێویستە بۆ بکەین یان نەچووکە جوان کاری هەر لە خۆیەوە دێ ئیزافەیە زیادکردنە دوو لە ڕووی ئێوە حادسی سیارە نەبووە شوێنێکی شکست بێ یان بریندار بوو بێ مەجبور بێ دوجار ئیشکە ئەم نەشتەرگەریەکە بکە ئێمە ناتوانین ژیانی نەخۆش لە مەترسیدانێ زۆر باشە کاکتۆر چێن ئەو کەسانەی کە نابێت نەشتەرگەری بکەن هەنە بەڵێ بەڵێ بەتاکید ئەو کەسانێک کە نەشتەرگەری دەیانەوێت بیکەن و نابێ بۆیان کەن و کەسانێک کە نەخۆشی دەرونیان هەیە ئەو کەسانە کە زیاتر لە پێنج پزیشکەکەن و تا ئەسە نەگەشتۆ نەتیجە کە تووشی تۆ بن تۆ حاڵی تۆ لە حاڵی ئەوانە بێ ڕەچاوی لایانی دەرونیکە محاولەکە نیکە ئەو کەسانن کە تەمەنیان با بڵێن بەرە سەروی 6 ساڵە ینی ناڵێن نەکرێ بەڵام چەند بکرێ خۆمانیان لێ بە دوور بێخین چونکە وڵاتی ئێمە لەگەڵ غەرب یان ئەوروپا فەرقمان هەیە چونکە جۆری خواردن و لایف ستایلیمە لەگەڵ ئەوان زۆر جیایە ئەوان لە تەمەنی بچوشی ڕاضاکەن لای ئێمە نایکەن بە دوجار نەخۆشیانە لەوانە تووشی لە دەستدانی ژیانیان بکاتن و زۆربەی زۆرە کەسانی کە تەمەنیان گەورە نەشتەرگەریەکەن دووچاری کێشەی دوای نەشتەرگەریە بنەوە. باشە دکتۆر ئێستا زۆربەی خەڵک بە تایبەت خانمان لێکەچن ینی ئەمە بۆ خۆی تووشی نەخۆشیێکی دەرونی نەکردون دوای کەمیان لە یەک ناچن ئەگەر بێت و دە ساڵێکی دواتر سەیری ڕسمەکان بکەینەوە لەوانەیە وابزین هەمومان یەک کەس بووین بەڵام ئەم هۆکارە کێ پزیشکەکانن یاخود ئەو مۆدێلانن کە یەنە ئاراوە بۆ جوانکاری و بۆ نەشتەرگەری ئێوە لەم کەیسەیە ئێوە لەم بابەتەیە چ ڕۆڵێکتان هەیە؟ بابینە سەر با بڵێم شخصی خۆم لە کلینیک تقریبا من سەروی 2 ساڵە بێ لێدانی فیلەر و بۆتۆکس و چەوری دانان لە دەم و چاوشانە لەبەر ئەم خاڵە گرنگەدا نایکەم ڕامگرتووە دەرەنجامی ئەوە لەبەر ئەوەی هەرچیەکەی بۆ دەم و چاو لە دانانی فیلەریان چەوری دوجار نەفسی شکل دەرەچێ شێواز و ڕوخساری ئەو کەسە بزرە بێ هەموو بێتە یەک ڕوخسار وەکوێت تۆ پێینت پیا کرد بێ هەوا تیا کرد بێ داوسێتن مشکلەوەی نییە گرفتلەوەی نییە ئێستا ئەو زۆر نەتیجەی وەرگرتیان ئەنجامی وەرگرتیە تۆ دوای 10 ساڵ 15 ساڵ تۆ هەر نەفسی دەموچاوی و ئەو فیلەرەیان ئەو چەوریە لە شوێنی خۆی نایەتە خوارد لەش لەگەڵ تەمەن دەپوکێتەوە ئەمە ناپوکێتەوە ناڕوە ئیتر ئەوە نەیتر ناشرینە بە لایەنی دەرونی ئەو نەخۆشە دوای 15 ساڵ زۆر خراپە بێ مشکلەی گەورە گرفتی گەورە ئەوەیە بەشێک لە پزیشکەکانمە ناڵێم هەمویان گرنگی بەو لایەنە دەرونیە نادەن گرنگی بۆدەن ئەمڕۆ چەند نەخۆشە بینم چیان بۆکەم قازانجی من خۆشە ئەوەنە تاکید کەمەوە لەسەری ئەڵی دوای 15 ساڵی دیکە ئەو کەسانی کە فیلەر و بۆتۆکسیان زۆر بەکارهێناوە شێوەی ڕوخساریان تێکەچێت شێوە ڕوخساریان تێک ناچێ بەڕواڵەت شێوەکەیان تێکەچێ بۆ لەبەر ئەوەی فیلەر یان چەوری کە دایانەی هەروەک خۆیەمێنێتەوە تر ناڕوە بەڵام لەگەڵ تەمەن ئینسان بە تەمە ناچێ دەموچاوی ئەپوکێتەوە بەشی لە چەوری ئەپوکێتەوە گۆڕانکاری بەسەر جەستەی دادێ بەڵام ئەم شتە ناگۆڕێ هەلە وەکو بەرد لە شوێنی خۆیەمێنێتەوە واتە ڕوخساری ئەم نەفەرە ئەگۆڕێ ڕوخسارە ئەسلیەکەی نامێنێ ڕوخسارە ئۆریژناڵەکەی نامێنێ بۆیە ئەبێ ئێمە بیرکەینەوە چ شتێ لایەنە دەرونیەکەی دوای 15 ساڵ ڕەچاوکە ئەم شتە بکەین بەشێکی کەم لە پزیشکان ئەم شتە ڕەچاو ناکەم بەشێکی باش ڕەچاویەکان بەڵام بەشێ لە خەڵکی بەناو پزیشکیان لە ساڵۆنەکانیان لەو شوێنانە یان ئەستەماڵان حتەن خەڵکی هەیە ئەستەماڵان ئەم شانەکەن زایدەن با بڵێن بەشێک لە بلۆگەرەکان هەمویان بەشێک لە بلۆگەرەکان دیعابوو ئەم شانەکان ئیترەمە نەریەتێکی زۆر خراپەکە کەوتوتە ناو میلەتەوە میلەتە مێشی بۆ ئەم شتە چووە ئێستا دوای 15 تقریبا دەتوانین بڵێن 10 ساڵە کە نەشتەرگەری جوانکاری هاتوتە ئاراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وردە وردە دەست پێکەین ئەو گرفتانەی کە بەش 10 ساڵ کراوە وا وردە وردە ڕوبەڕوومانە بێتەوە ئی خەڵکی ئەبێ ئێمە چاچیکەینەوە بەبیرم با بڵێن پێشی 10 ساڵ 15 ساڵ خەڵکی ئەچوو بۆ وڵاتانی دەرەوەی عێراق سووریایە
تورکایە یان ئێرانە هەنێ شتیە کرد فیلەریە کردیان نەشتەرگەریان ئەو نەشتەرگەریانی کە پێویستنەوە ئەی کرد ئێستا دێتەوە دەرەنجامی دەرەکەوێت کە ناتوانین ئێمە وەک پزیشکان چارەسەری بکەین ئەوە کە لایەنە دەرونیەکانیان سەیرەکەین وێرانە ئیتر بۆیە لەسەر ئەساسی ئەو فکرەیە من 2 ساڵە بێ شتم ڕاگرتووە بە منیش بەڕای من ئەم قسات با بڵێن ڕوبەڕووی پزیشکانی عزیزی خۆمانەکەم زەمیلەکانی خۆمانەکەم کە ڕەچاویکەن دوورکەونەوە لەو لایەنەی مراعاتی نفسیەت و دەرونی نەخۆشی بکەن دوای 10-15 ساڵ زۆر گرنگە پزیشک بە نەک لەبەر ئەوەی بڵێم دکتۆر سەرمەد لێرە بە ویژدانەوە قسە بکە ینی هەموو شتێک ڕێزم هەیە کۆکردنەوەی پارە نییە مرۆڤ بوون لە پێش هەموو شتێکە ڕەچاوکردنی دەرونی بەرامبەر لە پێش هەموو شتێکە ئەوەی کە من دەبینم ینی ڕەنگە ئەمە بەشێک لێدامی لە پیشەکەی خۆی بەڵام دڵسۆزانە کە قسەکە دەکا ئەمە جێگای دڵخۆشە من بەڕاستی وەکو ڕۆژنامەنووسێک زۆر پێم خۆشە قسەم جێ دەبێت دکتۆر ژیان ئەوە بپرسم ینی ئەوانەی کە دێنە لای جەنابتان زۆرترین داواکاریان لە چییە چ نەشتەرگەریەک لوتە پێڵووی چاوە بۆ تۆکسە کامەیە خۆی زیاتر ئەو نەخۆشانی دێنە لامان ئافرەتن زیاتر بەڕواڵەت سەتانەوەتی ئافرەتە ئەوە ئەمێنێتەوە سەتادەیە گەنجێکە یان پیاوێکە مەسەلەن پێویستی بە نەشتەرگەریی گرنگە ئێمە ئەو ئافرەتانەی کە مەسەلەن شۆکەن مناڵیانە بەیتر هۆرمۆناتە مناڵبوونە بەشێکی جەنەتیکە با بڵێن بۆ ماوەیە لە دایک و باوکی بۆ ماوەتەوە بەشێکی خواردنە شێوازی ڕوخساری لە شام و تێکەدا دوای کە با بڵێن مناڵی لەدایکە بێ و گەورەیە کاتر بە خۆی دادەچێتەوە ڕەچاوی خۆی بکات چۆن خۆی ڕێک خاتۆ لە ناو کۆمەلگە چونکە لایەنی دەرونی و لایەنی نەفسیەتی شخصەتی ئافرەتەکەی لە کەدار بووە وەک بڵێ کەوتووە ئەوێ تۆزێ بەرزی کاتەوە لایەنە دەرونیەکەی ئێمە ئەبێ زۆر بە حەساسیانە تەعامل لەگەڵ ئەو فەقەڕەیە بکەین چی پێویستە و چی پێویست نییە زۆر جار هەیە دکتۆر ئەمەوێت تۆزێ ڕاکێشم ڕوومەتی ڕاکێشانی نایە بۆ ڕایەکێشی جارێ ماوتە 10 ساڵی تر پێستت جوانە 10 ساڵی تر پێستت شۆڕ نەبووتەوە بۆ مەسرەفەکەی بۆ برین لە دەشت دروستەکەی لە دەمچاو دروستەکەم ئەم ڕوخسارە تێکەدەی بەشێکی سەتاسی بۆ 35 نەخۆشەکانم قەناعەت پێدەینم نەیکەن بەڵام مەسەلەن دێ بۆ 4 عملیات محاولە دەکەم دوو نەشتەرگەری بۆ دەرەنجام دەم نامێ بیخەمە 3-4 تر لەبەرەوە هەنێک پێویستی پێ ئێستا وەکو سکا وەکو سینگە کە تێکە چێر بەڕواڵەت بەڵێ ئەوانی تر ئەگە پێویستکە تاجیلێکم بۆ کاتێتر دوای 10 ساڵ لە تەمانی دکتۆر زۆر بە کورتی پێم بڵێ ئەم نەشتەرگەری کە ئێستا تازە هاتووە فەیسیان ڕاکێشن ئەمە بڕینی تێکە ئەمە تا چەند دروستە تا چەند تەندروستە خۆی ئەمە فاکتەری تایبەتی هەیە بۆ هەڵبژاردننی نەخۆشەکە فاکتەرەکەش ئەوەیە تۆ ئەبێ ڕەچاوی پێستکەی تەمەن و پوکانەوەی ئەو شانانەی کە لە دەموچاویەتی بە تایبەت بەشی چەوریەکەی ناکرێت ئافرەتێت تۆزێ دەموچاوی داکەوتۆ تۆ بچی بڵێ پێویستیت بە نەشتەرگەر ڕاکێشانە یان ئەڵێ فۆکس ئایان کات ئایان چاوی پشیلێ چاوی ڕیویە ئەو شتانشتی علمی نین ئەو شتانشتی ساینتیفیک نین ئەبێت دوورکەوین لە بێ قەناعەت بە مشتریەکە بکەین و ئاوا ناڕوە ئەو کەسانی کە دەمچاویان داکەوێت یانەوەتە کێشیان دابەزانەوە یانەوەتە دوای تەمەنێکی زۆر داکەوتووە ئەمە ڕاکێشانی پێستی بۆ بکەی ڕاکێشانەکەش لە پێستە لە ماسوولکێتنکردنەوەی و لە عینەن کات ڕەچاوکردنی ئەو عاسابانەیە کە دەمچاوی ئەوە دەکاتن بەکارەخە ماسوولکەکان بەکارەخە نەشتەرگەریەکی زۆر دقیقە زۆر وردە ئەبێت پزیشک زۆر بە زیرەکانە ئەوەش نەکرێت بە باو هەموو کەس نیکە بەڕای من ئەبێ اختصاسەکان تهدید بکرێتن با بڵێ من هەنێ لە نەشتەرگەریەکەم ئەوانی تر ناکەم تقریبا لەناو پزیشکانی سپۆری جوانکاری پۆلیم بووە فلانە دکتۆر ئەم نەشتەرگە ئەم زۆرە نەشتەرگەریەکە فلانە دکتۆر ئەم زۆرە نەشتەرگەری بەڵام ئەم سەقافەتە ئەم نەرێتیە هێشتا نەچۆتە ناو ملت نایزانێ بۆیە دەستنیشانکردین دکتۆرەکان پزیشکانی نەشتەرگەری بە غەڵەتی ئەیکەن و 2000 تەسی لە دەرەنجامی دەرونیە جێ دڵخۆشیەکە ئێمەش پزیشکێکی وەکو تۆمان میوانداری کرد لە بەرەوەی کاپ پیشەکەت ئەوە پێوترێ
ینی گەورەی پیشەکەی خۆی دەرخستووە کە چۆنە سپاس دکتۆر بۆی کە یارمەتی نەخۆشەکان کەیسەکانەی کە پێویست ناکە یەکەم جار خۆیان تووشی نەخۆشی دەرونی نەکەن دواتریش خۆیان بەپی پێویستیان بەپی پێویست پزیشکانش دەوڵەمەند نەکەن پزیشکان هەریشیانە دکتۆر سەرمەند نووری سادق پزیشکی پسپۆ لە نەشتەرگەری جوانکاری زۆر سپاس بۆ لەگەڵمان سپاس بەڕێز. بابەتی دواترمان باس لە پێشمەرگەیەک دەکەین کە ناوی نەزیر خەیلانیە هەم پێشمەرگەی دێرین بووە هەم هونەرمەندێکی کۆنا کە کاری پەیکەرتاشی کردووە دوای ساڵانێک پێشمەرگایەتی دەستی بە هونەر کردوێتەوە. ئێستان پێشمەرگەیە لە شەقلاوە لە حەوشەی ئەو ماڵی کە تێیدا گەورە بووە دەستی کردوێتەوە بە هونەری پەیکەرتاشی و ڕۆژانە بەو کارەوەی کە خۆی حەزی پێی بووە و کارێکی خۆی بووە سەرقاڵ بووە. هونەرمەند نەزیر محمود خەیلانی خەرکی شەقلاوەمە لە شەقلاوەش لەدایک بوومە لە ساڵی 1953 هەر لەو باخچە لەدایک بوومە ساڵانێکی دوو درێژم بردەسەرێ حتا بوومە عەسکەری لە عەسکەری پێشی شۆڕشی پاش بەیانی 11 ئازار ئەمە عەسکەر بووم فێرای عەسکەری بووم التحاقم بە شۆڕشی کرد گیرام هەستا محکەمەی سەورە حکمی دام لە وەختی خۆ بەعەفو 75 دەرچووم لە سزب پاشی هەنگین دەستم بەکاری هونەری کرد دووبارە بەلان لە شەقلاوە لە بەغدای دەستم پێ کرد. حتا شەخصیە نۆ پیشانگای تایبەتی لە عێراقم دروست کردی لە بەغدا و هەولێر و سلێمانی ئەو کاتە هونەری پێکەرتاشین و هونەری بە تایبەتی نەبوو یعنی لە هەولێر دیار بوو لە سلێمانی دیار بوو ئاستی عێراق چەند هونەرمەندێک هەبوو هەموو هونەرمەندە بوون ینی زۆر هونەرمەندە بوو بۆچی ئێستا چونکە ئیشە مەشینەیەکەن هونەرمەند زۆرە دەبا ئیشێ چەقوو بکەن هونەرمەند نابی. تەمسیلی میلەتی کوردیم کرد لە 39 دەولەت بە هونەر پیشانگامە کردەوە جابەجار لە سویدە جابەجار لە نەرویزە جابەجار لە دەنیمارکە لە ئەڵمانیا لەو شوێنانە کە پیشانگامە کردەوە. بەردیشمانگەرێک زۆر هەیە و داریشمان زۆر هەیە بەڵام هونەرمەندمان نییە بەداخەوە سروش خۆشە من سعات 6 بەیانی هەرسم 5 بەیانی 5 ئەمە لێرەم جێ دەمە نوع چۆلەکەیە ئەوە مینەیە ئەمن کابرایەکی خەونم هەندە زۆر نییە یعنی خەونێکی گەلێک گەورەم نییە دەیجان باشی بژیم خانیەکی بسکۆڵم هەبیتن لەسەر زیەیەکی بچووک تێگەی وەکو ئەو عالەمە بژیم بە ئاسوودی نام هەوڵ وەزیفەشم ناوێ ئەنتەرنێتیشم ناوێ تەلیفۆنشم ناوێ. دووەمین دیداری ڕۆشنبیری هونەری ئەزمەر بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەری هەولێر و بەڕێوەبەراتی هونەری شێوەکاری لە گەلەری میدیا و لقی هەولێری سندیکای هونەرمەندانی کوردستان بەڕێوەچوایە بێگومان هەڵبات بە بەشداری هونەرمەندانی کورد و عەرەبیش بەڕێوەچووە هەر کوردەکان بەشداریان نەکردووە هونەرمەندی عەرەبیش لەو پێشانگەیە کاریان کردو و بەشدار بوون کە بڕیارە بۆ ماوەی 4 ڕۆژ ئەم پێشەنگەیە بەردەوام بێت. دیدارێکی هونەریە بۆ هونەرمەندانی کورد و عەرەب لە گەلەری میدیا. چەند هونەرێکی جیاواز لە خۆ دەگرێت هەر هونەرمەندێک لە پارێزگایەکەوە هاتوون و لە یەکەم ڕۆژیشدا تەنیا شێوەکاری و پەیکەرتاشیە. هونەرمەندان بە تابلۆ و پەیکەری جیاواز بەشداریان تێدا کردووە و پێشانگاکە بە گرنگ دەزانن.
من بەشاریم کردووە بە پۆرترێتی شاعری گەورەی کورد شەرپۆ بێکەس پێم خۆش بوو ئەم پۆرترێتە نمایش بکەم و بە ڕووی میوانە بەڕێزەکان و میوانە عەرەبەکانشە ئێمە پەیوەندێکی باشمانێ لەگەڵ هونەرمەندەکانی عێراقا بەگشتی إنه من خلالهم قدرنا نقدم أعمال. سوپاسی سندیکای هونەرمەندان دەکەم کە توانیوێتی ئێمە کۆ بکاتەوە منیش بەم تابلۆیە بەشداریم کردووە. تابلۆکە باز لە ئافرەتی غەمگین دەکات کە غەمگینیەکەیان بە ڕەنگی جیاواز نیشان دەدەن. ئامانج لە بەڕێوەچوونی دیدارەکە نزیک بوونەوە و گرێدانی ژوانێکی هونەریە لە نێوان هونەرمەندانی کورد و عەرەب و گەڵاڵەکردنی چەند پرۆژێکی هونەری هاوبەشە کە زەمینە خۆشکەرە بۆ کاری پێکەوەی و بەرزڕاگرتن و داهێنان لە بوارە هونەریەکاندا. لە ڕێگەی ئەم کۆبوونەوانە و گرتبوونەوە و پیشانگە هاوبەشی و فیستیڤاڵانە هونەری خۆمان بە دەوروبەر بناسێنین. ئەمەش کاریگەریەکی زۆری هەبووە دوای ئەوەی کە ئەمە چەندی فیستیڤاڵمان سازدا ئەوە تا هونەرمەندان ڕوومان تێدەکەن و داوەتنامەمان بۆ دەنێرن و بڕیارە دیدارە ڕۆشنبیری و هونەریەکە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام بێت. هونەر بەردەوام پەیامی جیاوازی هەڵگرتووە سەرڕای گۆڕانکاری و ئاڵۆزەکانی عێراق، بەڵام پەیوەندی نێوان هونەرمەندانی کورد و عەرەب بە توند و تۆڵی ماوەتەوە. ئەم جۆرە پێشانگەیانش جگە لە ئاڵوگۆڕکردنی بیرۆڕا پەیامی ئاشتی و پێکەوە ژیانی هەڵگرتووە. ئاسەر فاروق، کوردستان 24 هەولێر. لەسەر ئەم پێشانگەیە ئێمە میوانداریەکێک لە هونەرمەندەکانمان کردووە تا گرنگی پێشانگاکە بخەینە ڕووە هەڵبەت گرنگی ئەو شێوازە جیاوازەی کە هونەرمەندانی کورد و عەرەبیش تێدا بەشداری. ئەمە لێرە هونەر بۆتە پردی بەیەکگەیشتنی هونەرمەندان لە هەر وڵاتێک یاخود لە هەر نەتەوەیەکی دیکە بن. بۆیە لێرە هونەرمەند بنار پرداوت مەخموری کە هونەرمەندی شێوەکارە میوانی ئەمێ بەڕێز بنار بەخێراتی. زۆر ئەم راپۆرتەمان بینی هەر لە ئینترۆیەکەش هەبوو، ینی تێکەڵاوێکی جوان هەیە، ینی هونەر جیاواز لە هەر شتێکی دیکە دەتوانێت بە ئاسانترین شێوە نەتەوەی جیاواز کللتوری جیاواز هەموو ئەمانە بێکەوە کۆ بکاتەوە. ئامانجی ئێوە لەم پێشانگایە چییە؟ ئەوانەی بەو ئیشەی هەستانە هونەری ڕۆشنبیری ئەزمەر ینی خواروی عێراق و بەغدا لەگەر ئەوە بەڕێبەراتی ڕۆشنبیری گشتی هونەری هەولێر لەگەڵ ڕۆشنبیری هونەری لەقی شێوەکاری واتە گەلێری میدیە لەگەر سندیکای هونەرمەندانی کوردستان هەستان بۆ پرۆژەیە کە لە زۆربەی شارەکانی کوردستان ئەنجام بدرێ. ئەوە دووەم ساڵە، ساڵ یەکەم ئەم لەگەر نەبووم، بەڵام لە شێوەکارەکەی ئەو ساڵ بە 2 تابلۆ بەشداریم کرد. ئەو جۆرە پێشانگایانە زۆر پێویستە بە تایبەتی لە نێوان هونەرمەندانی کورد و عەرەب. ئێساش بەو ئیشەی هەسان ینی بەس ئەوە پێشانگا بوو دونێ ڕۆژەکانی تر شانۆگەری و ئابرین پێشانگای فۆتۆگرافەر و ئەوانەشی تێدایە. وەکو خاتون باسی کرد ئەو پردە زۆر زۆر گرنگە لە نێوان هونەرمەندانی کورد و عەرەب لەبەر ئەوەی ئەمە ئاشنابین بە تابلۆ یەکتر، ینی لەبەر ئەوەی ئەمە تەکنیک و ئیشکردنمان جیاوازە ئاشنابین لەگەر تابلۆکانی وان بزانین ئەوان چ جۆرە ئیشێک ئەنجام دەدەن. بە تایبەتی ئەمن لەسەر ئیش خۆم باز دەکەم، ئەم لەسەر سروشتی کوردستان ئیش دەکەم، ئەوان سروشتی من لەگە ئیوان جیایە لەوانەیە ئیوان ئەمە دارسنۆبەر و داربەڕوومە هەبی ئەوان دار خوڕما ئەوانە ئەنجام دەدەن لە ئیشکردنەکانیان، یان وەکو ڕنگ لە ئیوان زیاتر بیابان و ئەو خۆڵ و ئەوانەیە ئیمە لەوانەیە سەوزایی زیاتر بی، شاخ و چیامان زیاتر بی لە شێوازی ئیشکردنمان ئەز ئەوە دەبێتە ئاشنایەک لەگەڵ بینی هونەرمەندانی کورد و عەرەب زۆر پێویستە بە تایبەتی بۆ پەڕینەوە لۆ شارەکانی تر. بۆ نمونە ئەمە لەوانی ساڵشکە لە کەرکووک ئەنجام دەری یان ساڵشکە لە بەستڕای ئەنجام دەری، ئەوانە زۆر زۆر پێویستە بۆ هونەرمەندان. ئەیوا من ناوی پێشانگاکە سەرنجی ڕاکێشام ئەزمەر بۆ لە چیوە ئەو ناوەی لێندرا؟ ئەو گروپەکەی وان بە ناوی ئەزمەرە، ینی هەموو ساڵێک لە شوێنێک بەنیازن ئەم پێشانگەیە بکەنەوە؟ لەوانەیە ساڵشکە ئەخر زۆر ئەو گروپە لەوانێ بستە بەغدا بوون یان بستە سلێمانی گروپی تکە هەبوو بابرێن لەگەر هاتینە هەولێرێ، بەڵام بەو ناوەینە هەمە هەنجی بوونە بەس لەسەر گروپەکەی بەغدایە هاتینە، بەڵام ئەوە هەماهنگە لەگەر ئەوانەی کوردیش ئەن پێشتر لەوانێت کورد بەشداریمان نەکردیە، بەڵام ئەوزارە پێکەوە بەشداریمان کردیە، زیاتر ئاشنابوون بە تایبەت لەسەر ئیشکردنەکانمان.
زیاتر ڕنگدان هەبی. مامۆستا بنەرباس لەوە کرد بە دوو تابلۆ بەشداریت کردیا و کارەکانی تۆش زیاتر ئەو کارکردن لەسەر سروشتی کوردستان وەکو ئەو تابلوانێک کە لە دەوروبەری ئێمە هەیە ینی تابلۆی زۆر سنجڕاکێشن لەمانە هیچیان ئەوانە بوون کە بەشداریت پێکردووە ئەو دوو تابلۆی بەشدارم پێکرد مەنتیقەی باڵاکایەتی بوو بەڵام زۆر ئەم چوارە هەونین زۆر لەوەی گەورەتر بوون لە بە ستودیۆکە ینی بەڕاستی لەبەر ئێوە نەمهێنا ئەگەنا زۆر قەبارەی گەورەتر بوو لەوێن دەردەبی بابرێن بە پارتێشنی وە دەکەی ئاسانە بەڵام لەوە ستاندی گیر نابی لەبەرەوەی زۆر قورسە گەورەتر بوو زۆر لەوەی بە ئیتارەوە زیاتر قورس دەبی بەڵام ئەو شوێنانە هینایەتی هەر کوردستانە ئەو یەکەچیان هەڵەبجەیە سروشتی سازانی پێدەرێن دەکەوتە سەر ڕووباری سیروان بینی ئێران و کوردستانی خۆمانە ئەویکە گۆمی بێکۆدیانە یەکەچیان ئەوەی پشتم ئەوە قەڵاتزەیە ئەوی تریشیان ئەوەیە خۆشکانە لای هەلە مامۆستا خۆت چوویتە ئەو شوێنانە لەوێ کێشاوتە یاخود لە بیر و فکری تۆیامەوە ئەم لە ناو سروشت ڕاستەخۆ ئیشم کردووە بەڵام ئەوانیان ڕاستەخۆ نییە چکە ئەگە بتەوێت ئیشەکی جوان بکەی دەبی فۆتۆەکەت بەدەستکەوی ئەم برادرم هەیە فۆتۆگرافەرە ئەگە بەخۆشم نەچم زۆر زیات تەکلیفم لێکردیان بەخۆیان داتیانە من پێ خۆشحاڵ بوونەکە من ئیشەکانی وان ئەنجام بدەم لەسەر فۆتۆ دروست دەکەیەوە بەڵێ لەسەر فۆتۆ دروست دەکەمەوە ئەو شوێنانە بکەم زۆر جار هەندە خاڵی خۆم دایمە نایە بەڵام ئەگە شوێنەکی بکەم بۆ ناسرااو بی ناتوان بچم دەستکاری بکەم بەکەیف خۆم شاخەی لۆ زیاد بکەم برێم ئەو گەلی علی بەگە و بچم هەندە داری لۆ زیادکەم هەندە بەردی لۆ زیاد بکەم ناتوانێت دەستکاری بکەیت بەڵام ئەگەر تو بۆ شوێنەکە ئەوەندە دیار نییە بەڵام هەلە کوردستانە دەتوانێت هەندێک ئیشی ئیزافی بخێناوێت وەکو تەکنیکی ینی ئەتو ڕاست لەسەر فۆتۆ دۆڕی بەڵام نابی وەک فۆتۆ ئیش بکەیت ئەگە وەک فۆتۆبی لەزەتی نامینێ ئێستا بوون وێنەی تو بچێشم ئەگە بزانام بژانگ موم لۆ بکەم دەکە بڕۆ ڕسمەکی تو بگرێ باشترە لەزەتی نامینێ بەڵام دەبی بگەڕێتەوە سەدە سوپلی تو ئیتو بناسرێتەوە ئەوە لە هونەرمەندی زۆر گرنگە کەواتە مامۆستا بنار وێنەکانی چۆرە ناسرێتەوە یاخود بڵێن ئەو ستایڵی کە تۆ کاری پێیەکەی کامە ستایڵە چی بەکارەهێنی هەتا ئەو مەتریاڵانەی کە بەکارهێنی لە بەرهەمەکان تا چی و چییە ئەمن زۆر پەنجەی خۆم بەکاردێنم چەقۆی ئەمە پێدرێن شەفرە و چەقۆی پێدەرێن لەبەر ئەوەی زۆر چەقۆی بەکاردێنین مادەکانی مە بوون ما بسم لە چیا شتەکانە شاخ و بەرد و چیا و دار و ئەوانە ڕقن دەبی بەو ئیشانە ئەنجام دەی هەتا واقعی خۆی بچی واقعی سروشتی لەسەر ئەو کارێ ئەمەنجام دەدەم ئەگە بۆ شەفرەی ئەنجامی نەدەی ڕق دەرناچی یعنی مادەکە نابتە بەرد لەبە ئەوەیە دەبی بە شەفرەی زۆر زەحمەتە ینی ئەتو لەوانەیە ئەم ئێستا بچێشم لە پێشە تو زۆر ئاسان دەرێ ئەو هەش دەکرێت بە ئاسانە بەڵام نە تەکنیشی بە چەقۆی بکەی زۆر زەحمەتە لە فڵچە قورسترە لە فڵچە قورسترە چکە کە دابنی نابی بچیەوە سەری ئیشەکە ئەو هەیە ینی ئەگە تو کەم زاراتە فێر دەبی ڕاستە ینی تو تێک دەدە ئەم زۆر زاراتە فێر بووم لەو هەم دەکرد تێکم دەدا و دەستم یشکەمە سە دەکردەوە بەڵام نە ئێستا کوی دادەنێم بەجی دێلم ینی دەبی شوێنی ئەو بابنار ئەو ڕەنگانی کە دادنەی دەبی بۆ خۆی ببینێت و بە خاوێنی بەڵام ئەتو هەر زۆر بە دەستکاری بکەی ڕەنگە واقعیەکەی نامێنێ ئەمستا بنار کارکردن لەسەر تۆ وەکو وێنە کێشێک کارکردن لەسەر سروشتی کوردستان بەلای تۆ ئاسانترە یان کێشانی پۆرترێتێک ئەویان زەحمەتر لە پۆرترێتی لەبەر ئەوەی ئەتو پێویست زۆر بە دوور نزیکی هەیە لە پۆرترێتی نە ئەتو لێکمان دانیشتی زۆر دوور بێت و مەترەشکە پاشە خۆت دەکەی بۆ قوماشەکە لە پشت درایە بەڵام نە ئەتو لێ حسابی وێ بکەی بە کیلۆمەتر چکە ئەتو دائیمەن چەند چیاکە دەکەوتە پێشی دەکەوتە پشت ئەو شوێنێکە تو دەکەی ئەوانە هەموو پێویستی بە کیلۆمەتر ئەوانە بەو ڕەنگەی ئەنجام بدا بەڵام دەبی ئەوە دووری بێخیەوە کو دووری دەخەوە ئەوە بە تێکەڵکردنی ڕەنگەکانە دەبی زۆر ئاگاداربی ینی لە سروشتی ئەگەر نتوانانی ئەو دوور نزیکیە بوعدی بەکاربینی ناتوانانی ئیشەکان ینی بەرچاوبی لە دەبی زۆر زیرەک بی لە دوور نزیکی ئەویش هەموو زۆر بە ڕەنگەکان کە ئەو دوور نزیکیە پێ بەکاردێنم ڕەنجی شین و مۆرە لەگە سپی تێکەر بکەیت چەندی ئەو ڕەنگەی کاڵکەوە خۆی دوور پیشان دەدا باشە مامۆستا پێم خۆشە باسێکی کارکردنی ڕۆژانی ژیانی خۆت بکەیت بۆ نمونە تووشی زۆر گرفت بووی لەگەڵ تابلۆیەکە شتێکی وا هەبووە تابلوێک بوو تەواو نەکرێیە قورس بە ئیشەکەی هەندێکیشیان ئاسان بێ هەر لەگەڵ گرتنی چەقۆکە فڵچەکە بڕوات بەدەستەوە ئەمانە چۆنانی لەگەڵ کارکردنی توە هیچ کات هەبووە هونەرمەندێک لە کاتی وێنەکێشان ئەو هەموو ڕەنگە جوانەیە تووڕە بێت بڵێت تووڕەبوون
ئەمە لە زیات تۆڕەبوونی بەجی دێرین ئەمیش لە زۆر جار وە بووە تابلویەکم هەبوو فرۆشتیشم ئەبار من ئەمە لە فرۆشتنیژی ئیش دەکەین فرۆشتم ینی چەندی دەم کرد ئاسمانەکەم لە دەست دەرنەدەچوو ئەوەی ئەم دەمیز دەرنەدەچوو ئاخرەکەی هەندە ڕنگ بەخۆی ڕق بووە لەسەر ئەو پالێتێکە ڕوومان کردبوو هاتم بە پەنجەی کردم ئاخرەکە ئەو تابلۆی وەلی هەر لە پێشانگای دامنا فرۆشراژ ئەو تابلۆیە ینی چەند جار لە دەستم دەرنەدەچوو ئاخرەکەی بوو لە دەستی ئەنەجاتم بوو ئەو شتانە هەیە بەڵام ئەگەر ینی وەکو برێ لە دەست دەرنەچوو بەجی بێلی پاشەنجی بگەڕێەوە سەری بەڵام ئێستا ئەو لێ نەهاتی ینی ئەم لەوەی چوومە دەرێک بێن لە دەستم دەرناچی ینی هەست ڕوشەکەم بدێ بەڵام هەندێک گۆڕانکارینە بەڵام دەی هەمەستە دەسوپری خۆم باشە هیچ کات هەبوو ئەو بەسەری دابڕێژێ منداڵێک بێ تۆ ئاگادار نەبووی دەستێکی لێ بدا بەربێتەوە تووشی گرفتێک بکە من ڕۆژانە لە سەقەڵاتیش دەکەم لە ماڵی ڕۆشنبیری زانکۆی یان لە ماڵی خۆدیش ناکەیت لە ماڵیش ئیش دەکەم ئێستا لە ڕێکخراوی سنتەری هوەری ڕەنزەری ئیشم کردیا لە سەقەڵاتیش ئیش دەکەم زۆر جارێ بەجی مهێشتی ینی بە 2 دقە بە 3 دقە دیتم دار 50 چی لێدایە زۆر ینی زۆر گەشتیار دێنێن دەر ناچارم بچم چاکەمەوە بەڵام لەوانەیە نەزانم چێ لێ کردیە تووشێ گرفتانە دەی بەڵەیە باشە مامۆستا بنات پیرداوت مەخموری نەرمەندی شێوەکەر زۆر سپاس بۆ تۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەو کاتتان بەمبەخشی هەمیشە دەست پەنجەت ڕەنگین بێ سپاس زۆر سپاس دەستان خۆش بێ هەکار هەندێک پیشە هەیە کە ساڵانی پێشوو خەڵک خەمی ئەویان هەبوو لە ناو نەمێنێ لە بەرۆی پیشەیەک بوو کە لە باو باپیرانەوە مرۆڤ لەگەڵ دەستپێکردنی شارستانێت دەستی پێکردووە بەڵام بیرمان لەوە نەکردبووە ڕۆژێم پیشانە بە ناچاری بگەڕێتەوە و ئیشیشی تیا بکرێتەوە وەکۆی کە قەیرانی ئابووری ئێستا لە لوبنان وای کردووە خەڵک پێڵاوەکانیان لە کاتی دەڕان و تێکچوون فڕێ نەدەن بەڵکو دەیانبەن بۆ لای پینەدۆست ساچیان دەکەنەوە و دووبارە بەکاریان دەینەوە تا پیشەی پینەدۆزیم بەستی هاژە ئەوەیە جارێکی دیکە نوێ بێتەوە کریزا ئابووریە لە لبنانê berê xelkê daye pînekirin pêlav û cilûbergan. Li dervey dikana Ehmed Elbizrî li bajarê Seydayê başûrê Libnanê xelk sekinîne ji bo pêlavên xwe nû bikin. Xwediyê dikanê dibêje li şûna kirîna pêlaveke nû ji bo xelkê baştir e ku pêlava xwe ya kevin bi 500 yan 600,000 lîreyên Libnanî nû bikin ku dike $11. الشغل زاد كثير Di krîzê de pîşeya me geş bûye ji her cihek xelk tên ji bo pêlavên xwe çêkin. Her kes tê vê derê, yên hejar, yên karker, yên karmen, her kes. Xwestekeke zêde li ser nûkirina pêlavan çêbûye. Tevgera li bazara wan pîşekeran di çarçoveya vê qeyranê de zêdetir bûye. Yek ji wan dibêje tevî qerebalixiya li ser wan lê qezenca wan her kêm e. ڕاستە خۆستەک زێدە بووە لێ قازانجا me kême bi rastî. Di berê de baş bû lê nihana. Ji ber ku dirava me nirxê xweş dest daye. Eger tu gelek jî kar bikî, her qazanca te wê negelek be. Lê rêya Lubnanî li beramber dolar gelek daketiye û her tişt em bi dolar dikirin ne bi lîreyê wek berê. Kesên hejar û yên ku dahatê wan kêm e bihtir berê xwe didin vê bazara kevin. Bi gotina kesin li vê bazarê ji ber daketina lîreya Libnanî êdî ji xelkê nayê tiştên nû mîna berê bikirin. Lewma kelûpelên kevnên li cem xwe pîne dikin. Em berê xwe didin cildir û wan ji ber govê krîzê em neçar kirin. Berê me cilûbergên xwe didan kesên hejar û yên gopêwîstiya wan bi wan heba. Lê niha em hewl didin sûdeyekê din ji wan bibînin. Ji sala 2019 ve abûriya Libnan wêran bûye. Banka Navdewletî jî ew krîz bi xirabtirîn krîz di cîhanê de binav kiriye. Lîreya Libnanî bihtir 198 ji nirxê xwe ji dest daye. Ji ber wê krîzê jî li gor netewên yekbûyî piraniya xelkê Libnanê dibin hêla hejariyê de dijîn. ئێمە سپاسانەکەین کاتام کاتە بینەر و بیسەری پرۆگرامەکە بوون بۆ هیواین کە ڕۆژێکی خۆشتان هەبوو بێ
و هەمیشە پاراستنی ئەو کەرەستانە یاخود ئەو کللتورێک کە ئێمە هەمانە لە ڕابردوو هەتا ئەگاتە داهاتوش بە ئەرکی خۆمانی بزانین. سپاس کە بینەروبی سەر بوون. سپاس بۆ ئێوە کە لەگەڵ مامون بەو هیوایم ئەمڕۆ باشترین ڕۆژتان بێ و تەندروستیتان باش بێ کاتێکی خۆش.